وەکە هونەرمەندێکی کورد ئەس هێویدارم من هەموو دنیای بێ ئاشیتی بێ کێف و خۆشی ئەف زڵم و تەعداری و کۆچبەری و پەنابەری سەر ملەتێ مەرابێ و سەر ملەتێ دیتر ئەس هێویدارم ئەف ملەتێک و مەزن دنیای حکم بکەن تشتێکیش ملەتێ دەست ئەوێ گوت طیارە و تۆپ بۆ بەڕنیلا سەروادە تاوێژن و وڵات زارە ئەس هێویدارم ئەف خەونا من وەکە هونەرمەندێکی کورد پێ کۆری هەموو ملەتی دەستێ خۆ بخنێ دەستێ هات ئەف ڕۆژە پیرۆز لە سڵب سەرمەدەتێ ببێ ڕۆژێکە خۆشی سەر هەموو ئەف پەنابەرێ بۆ سەر ڤا سینۆرێ دنیایێ بۆ نە ئاو هەیە هێویا من جوێ ژێزدانێ مەزن بۆ ئەف بانگا من حەتا ژێوەرێ بگهێ وا کەسێک گۆگۆدار بکن و ئەس هێویدارم ئەم بانگان بگێ هەموو ملەتێ کورد بۆ ئەم هەو دەفش خاکا خۆبەردن دەفش وڵاتی خۆبەردن حتاج مەوەری بقەدێ بۆ ئەم جێ خۆ بمێنن بەنگا من ئەڤە ئەش چاوێوە هەمووکە ماچ دکەم من هەموو گەلێ دنیای ئەس ماچ دکەم جیهانێ هێویدارم یەکێ ئێبوونێ بێ ئاشتیە و براتیە و سەرکەفتنێش بۆ هەموو ملەتێ